بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش، خۆشحاڵم لاڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداریەوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. خۆشەویستان و بەڕێزان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی دوانگەی خەڵک پرسیاری واکەین: هۆکاری پشت گرانبوونی سوتەمەنی لە هەرێم چییە؟ واتە هۆکاری گرانبوونی غاز و نەوت و بەنزین و گاز بۆچی ئەگەڕێتەوە؟ تۆی هاوڵاتی حتمما بەدەستی ئەم گرفتەوە دەناڵێنی. لە ئێستادا ئەگەر پێت باشە قسەیەک لەسەر ئەم تەوەرە بکەیت، توانی لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە پەیوەندیمان پێوە بکەی، یاخود لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەم بەرنامەیە دەگوازرێتەوە، کۆمنتی خۆت بنووسی. ئێمە لێرە دەیخینە بەردیدی بینەرانی بەڕێز و ئازیز، هەروەها کۆمنتەکان دەخوێنینەوە. لەگەڵ ئەوەشدا هۆکاری گرانبوونی سوتەمەنی لە هەرێمی کوردستان دەخینە ڕوو. چەند جارێک باسمان لەمە کردووە، بەڵام ئەم جارە ئەمانوێت تیشک بخینە سەر هۆکارەکان. لەوانە گرانبوونی سوتەمەنیە لە هەرێمی کوردستان و وەکو خۆی ماوەتەوە لە بەشەکانی پارێزگاکانی تری عێراق، بە نمونەی کەرکووک و شوێنەکانی تر، لەوێ بە 450 دینارە ئەبینین. لێرە بنزینی نۆرمال هێشتا بە 850 دینارە، تقریبا دوو بەرابەرە. لە هەمان کاتە ئەبینین نرخی غاز لە دهۆک بەرز بووەتەوە و ئەمەش بارگرانیەکی زیاتری خستووەتە سەرشانی هاوڵاتیان. بیرمان نەچێ دۆلار بەرز بووەتەوە، نەوت بەرز بووەتەوە لە جیهانە، بەڵام ئەبینین لە بریەوەی هاوکاری خەڵک بکەن بە دروشمی باق و بریق و بریخەدار ئەڵێن بنزین هەرزانە بێ و بنزینمان بۆ دێ لە عێراقی دراوسێوە. تەبەنەوەی کە خۆیان ئاماژەیان پێوە کردووە لە عێراقەوە بنزینمان بۆ دێ، بەڵام تا ئێستا نە بنزین هاتووە نە هەرزانیش بووە و بەرەو هەڵبژاردنیش ئەڕۆین. معلومی هەموو لایەکە لە هەڵبژاردنە دروشمی سەیر و سەمەرە زۆر ئەبێ و بانگەشەی هەڵبژاردننی جۆرا و جۆر و سەیر و سەمەرە و عەنتیکە ئەبینین کە ئیتر ئەمە ئەبێتە هۆکاری ئەوەندەی تر حاڵەتی دڵە ڕاوچێ بە تایبەت لە شاری سلێمانی. ئەچمە لای پەیوەندیەکان و دواتر کۆمنتەکان ئەخوێنمەوە. کاک عەبدوڕەحمان لە هەولێرە وەرەگرم. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاك عبد الرحمن أستاذ محمود بريز أحوال جنابك. خواهي قورة سلامتك كسفاسة دكم زور باشم الحمد لله. أستاذ الصلاة أستاذ جان من بحياتي من بيستقصى مشكلة حلوها. بلى كردوا ما مصاب قل اعملوا. بلى أو فسيرى الله عملكم. يعني يك 1000 سال يصير قصة بكري بقدر 1 جرام سودي نابي. وجنابي شان دزانن لحمو كنو كالبري دنيا وسطو نواتو بين دولتمان هيا هر حموي دولتان خدمت ملت دكان تنها لعراق نبي بهريمي خوش مانوا ملت خدمت كاري حكومتا. سببش اوه ومشكلة عظيمترين مشكلة اوه هر حموي بو بكرتي تايبت، يعني هيك اشتاق نما دستي وصدا نجري مايا نمايا هواش كنترول ناكردنا اويش دبوا كرتي تايبت. او اخر قسم باوبي خوي العقد شريعة المتعاقدين ما مسا حكمة عقد شيء اجتماعية ملت تنازل لك لبناو خدمة كردن اگر هاتو يك طرف خلالي يعني التزامي بعقدك نكر تلقائيا عقدك هذا وشيته يعني عقدك باطل ده بكوابه ما دام حكمة طابنية العراق لهرينيش طابنية بالتزامه بلينكاني كوابه عقدك خوي ده اوتوماتيكيا هل وشاوتوا ما يطيق قليي وشكوى ونالاندن ما مساوي هي السودية قناعة تابي إلا إيش من لدي خوي رزقاركا وخوي رزقاركا أقرنا بيروزي بي والسلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. قالك سباس كاك عبد الرحمن. اسمه لا إمام جوهر لكويو. مام جوهر يا رباش همو كاتت باش مام جوهر كاكا
هەرچی سەرکردەی حزبی ئەو کوردستانەیە هەمووی بەرپرسیارن، هەرچی ئەحزابی سیاسی بەرپرسارە، کەس خۆی لێ نەباتە دەر، هەمووی پشتە شێریان بە دەکەی. بە سێسەر و کۆمارەکەی بەغداشتۆ بە ئەندا پەرلەمانەکانی بەغدا ئێرە هەمووتان بەرپرسیارن. بەیەکێتی پارتی پێش هەمووان ئەوجا گۆڕان لە دوای ئەوجا یەکگرتو ئەوجا ئەویدی ئەوجا ئەویدی ئەوی کەس خۆی لەبەر نەباتە دەرێ. هەرێکە لە دیوەخانەکەی خوردانیشتە سەرکردە کەوسەرەکەی بە میلەت دەکا بارگرانەکە لە سەسانی میلەتە ئەوانیش لە دیوەخانە دەستەقنێک دادویشن کەوابی هەمووی بەرپرسیارن. ئەمن وەکو مامدەوهەر پێش انتخابان لابیتەکی دەنووسم ئاڵای هەموو حیزبەکانی لێ بدەم بە حکوومەت و پەرلەمان و ناوی سەرۆک کۆمار دەرێم ئەوانە هیچیان نوێنەری کوردنین، ئەوانە دژی کوردن، ئەوانە ئازاوەگێڕی خەڵکی کوردستانن، بۆی ملەتیان بۆ ڕۆژێگەیان برسیە دەربەدەرە نەخۆشە سەقی تێڵ دەدرێت زیندانی دەکرێت بە هەموو شێوەیەک باری ئەو ملەتەتان گران کردێ کابێ هەمووی پشتی شێری بەبەردەکەوێت. ئەوە ڕاستەکانە کەس خۆی لەبەر نەباتە دەرێ. زانایانی ئانی لە پێش هەمان تاوانبارن. ئەوجا کاک مەسعود و ماڵی مامدەلاری ماڵی عومەری سید عەلی ماڵی مەلا عەلی و تا ئاخیری هەمووی بەرپرسیارە لەو مۆزوعی با هەموو ڕۆژێ ئەمە ئەو سەقەوانەی لێ نەدەینەوە. کەوابی 5 ملیۆن کە 6 ساڵە بە وەزعی دەژە خاستن ئەو 30 ساڵ حکوومەتە هەمووی پشتی شێری بەبەردەکەوێت. پەرلەمان بوویتە دیوەخانی درۆیان، سەرۆکایەتی هەرێم بوویتە دیوەخانی دوژان، حکوومەتش بوویتە دیوەخانی گەندەڵی یەکێتی پارتی گۆڕانی سەلەکەیان خۆشیتەوە زایدەن حیزبە سیاسەکانی دیکە. ئەوە ڕاستەکەدا میلەت قبوڵیەتی ئەوە با قبوڵی بکە بەکەی دوخۆی بە ساری ملی بن بیکوژن لە برسات لەنا بابێتە 100 زادەی بادە هەزار کە بکوژیە خۆ نابتە 182,000 ئەنفال پاکیاکەنەوە لە کوردستان داوای عێراق بکەن بێتەوە هەموو شت و مەساکینەکان کۆتایی بێدەستر بێعقاری دەبی زەوات دەبی ڕۆحون دەبی گرانی نامینێ بەنزین ئەرزان دەبی نەفت زۆر دەبی غاز زۆر دەبی خەڵک بە خۆشی دەژیا کەوابی ئەو ئینتخابەی ئێستا ئەمن بم لە باتی کاسمی نوێنەرەکانی بەغدایە کۆمیسیۆن دەینم لە هەولێر و سلێمانی دادنێم ئەوانەی هەولێر و سلێمانی دوهۆک و منطقەی سۆرا دەبەمە بەغدای لەوەی تەزویریش دەکرێت کامێرەی چاودێریش دادنێم ئەوە ڕاستیەکەیە کە لە بۆ خەڵکی کوردستان دەست و چاوت خۆش بمام جەواد سپاس دەکەم ڕەبی خۆیان لە وش خراپتری بەسەر بخوا حافظ زۆر سپاس دەست و چاوت خۆش بێ مەمنون بۆ پەیوەندەکەت ئەچمە لای باوکی ئاسۆ لە چەمچەماڵەوە سڵاوی خوای گەورەتان لێ بەکا حاجیم سەلامی خوا لە جەنابەت براگیان تەواوی کارمەندانی تەلەڤیزیۆنی پێیان سەرکەوتوون سپاس دەکەین سەلام و ڕێزی ئەوەش بۆ تۆ برای بەڕێزن کاک حاجی گیان من پشتگیری تەواوم بۆم برایە و ئەمام جەواد بەڕاستی قسەکانی زۆر تەواو یعنی بە بێئینساف ئینسان ئەم پیاوە لە ناخی دڵیەوە قسەکانیەکە تەشیرکردنەکەی بە هیچ شێوێ من لەو ڕەنگە تۆ لە من باشتر لێ بگەی کە ناوی هەموو حیزبەکانیانێ ببێت جیاوازی داخی دڵێتی چکە هەموومانەوە ئازانین یعنی من ئێستا ڕخنەی چی لە حیزبەکەیەوە بگرم من تاجی سەر من بە ینی ئەمەوە نییە بڵێم باشترین حیزبن دەستپاسترین حیزبن ینی لە خوای گەورە بەدە بەڵام ئەبێ ڕخنە بگیرێ کاکە جان 6 پەرلەمانتار هەیە 6 پەرلەمانتار یەکگرتو هەیە کۆمەڵێکی گۆڕان بە حیساب بەڵێن ئێمە لەگەڵ ئەو برادرانیانین وەرن کاکە گیان بۆ ڕای گشتی ئەم تەلەڤیزیۆنی جەنابتان و هەموو لە ناو حوشەی پەرلەمانە وەرنە 100 زادەکە بەسێتی حوشەی سوودی نەماوە کاک مەحموود من یەک شتێک قەناعەتێکم هەیە یعنی ئەمان با دەنگێ بەرزەوەکەن ئاخر حکومەت ئاگای یعنی ئاگایان لێ نییە عەیب نیە ئێمە 50 ساڵ لەو پەرلەمانە گەندەڵەوە باسی واکرایەت ئێمە زایداکرایان 50 ساڵ لە پێش کام 50 ساڵ یخۆ لە هەولێرش خەڵک لە بێوەنیامت لە بێئاویە واخنکە کابرای اختیارە گریاوی کاکە جان دوو حکومەتی وا بم بەڕێوە کاک حاجیدا یعنی خەڵک وای بێهاتۆ سەیریکە باشە بێ کارەبا بێ ئاو بێ نەوت بێ ئەو بێ بانزینش یعنی یەک شتێک کات هات ئێستا من قەناعەتێکم بۆ دروست بووە پارتی وێچێتی ئەم هەڵبژاردنە ناکەن زایدەن حیزبەکانی شیعە بۆیە زۆر بێمنەتن لەم کاتی هەڵبژاردنەیە بانزین 850 نارە یعنی ئەمە بێمنەتیەشیانە لە خەڵک ئەگەر بشکرێ ئەوان کورسەکانیان بۆ دیاری کراوە کاکمە من قەناعەتی 100% مەیە یعنی ئێستا برادرانی باوکی ئاسۆ هەر ئەوان کورسیان بۆ دیاری کراوەیان سەرجەم حیزبەکانی تریش بە ئەم پرسیارە لە تۆ بکەم بە تاکید ئەو دوو حیزبە بۆیان دیاری کراوە ئەمە بەچی یعنی ئێستا ناڵە چاودێرانی ئەوروپا و یەکێتی
ئەوروپا و نەتەوەی گرتوەکان و بە ژمارە دنیای پاریان لەسەرم عێراق حساب کردووە هیچی سوود هیچ شتێکی نییە. ئەمە ڕۆژنامە نووسەر لەم هەرێمی کوردستانی ئەدرێتە بەر شەق 20 کۆنسڵخانەی لێ بۆیە شەناڵێ ماسی مرۆڤ هەیە. ماسی مرۆڤ هەر نییە لە دینی ئیسلامە نەبێ لە کوڕەی عەرزە ماسی مرۆڤ بەس لە دینی ئیسلامە هەیە. ئەگەر ماسی مرۆڤ هەر بوونی نییە چێ بە چێ فەرموو من بەیانی بکرێ مەژوورەوە کەس نییە لێشم پرسێتەوە ماسی مرۆڤی چی؟ ئەمە دام ئێستا ادعای کراوە نەتەوەی کوتەکان چاودێرێکەن بۆ هەڵبژاردێکی پێگەردە و پاکە و بە ڕەقەم ملیاران دۆلارە لەسەر ما حساب کردووە هەمووی خەیاڵە. کام پارە کام داهات ئەو تا ئێستا باسی هەڵبژاردنەکەی ترامپە کرێ کە چۆن هایی سەرکەوتووە جا بەهای قوڕ بەسەرە و عێراقی کە 200 حیزبی تایە و 200 نەتەوەی تایە. جوانە دەستەکان خۆش سپاس بۆ پەیوەندێکت سەرکەوتوو بێچمە لای باوکی محەممەد لە ڕانیە باوکی محەممەد فەرموو داوای لێبوردنەکەین دەمێکە لەسەر هێڵی. خوابمان بوری سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته باوکی محەممەد. خوا لێت ڕازی بیبرایەکەم زۆر سپاس. کاکە مەحموود من بە قەناعەتی کولی خۆم گرانبوونی هەموو ئەو شتانەی کە بەو دواییە لە ناو هەرێمی کوردستان ڕوویاندا هیچی بنەما و ئەسڵ و ئەساسی نییە هەموو حکوومەت دەستی تێدا حکوومەت بووە بە بازرگان بەسەر هەموو ئەو شتانەی کە لە دەرەوە دێنە ئێروکانە و لێرەش دەچێتە دەرەوە وەلو ئەو شتانی کە لێرە دەڕوا زۆر زۆر کەمن. کاک مەحموود جان حکوومەت دەیەوێ موچەی فەرمانبەران و هەموو مەساریفاتێکی خۆی لەسەر جیرفانی هاوڵاتیان بیتن لە ناوچی تەمەنیەک تۆ لێروکانە دەی پاڵێوی دەینێری بۆ بەغا دەینێری بۆ کەرکک دەینێری بۆ مووسڵ لەوێ بە 450 فەرمو ئەوە چ معنایەکی لە ئەولێر و سلەیمانی و دووەک و شارەکان هێرێمی کوردستان بە 850 هەندێک معادلە هەیە ریاضیاتیەن و حاسیبە قبوڵی ناکات عقلی منطقی ئینسانی عاقڵ و ژیر قبوڵی ناکاتن و هەموو قەیرانەکانی تریش کاکە مەحموود جان حکوومەت دەیەوێت خەڵک مەشغوڵ کا بەو شتانە. ئێستا فەرموو من و تۆ بە چیەوە مەشغوڵین بە چیەوە سەرقاڵین قسە لەسەر چی دەکەین لە جیاتیەوەی قسە لەسەر بەحثێکی علمیمان بکردا لەسەر سکێکی قیتارمان بکردا دەبوو لەوێ نەوچوبا لەوێ چوبایە قسەمان لەسەر یعنی زۆر شتی ئەکادیمیات و علمیات بکردا فەرموو قسە لەسەر قەیران و قسە لەسەر گرانبوون و قسە لەسەر کێشە دەکەین. کاک مەحموود گیان 30 ساڵ قەیرانی کارەبا هەویە و شوناسنامەی ئەو دەسەڵاتەیە یعنی پرۆفایلی ئەو دەسەڵاتەیە سیڤی ئەو دەسەڵاتەیە تۆ کە مهندسێکی ئارشادە دەچی تەڵەب تەقدیم دەکات لە بۆ شەریکەیە کۆمپانیات لێرە زەحمە نەبی سیڤیەکەت بێنە سیڤی ئەو دەسەڵاتی حکوومەتی کوردستانە کارەبایە کارەبا پەڵەکی ڕەشە و هەموو خزمەت گوزاریەکانی ینی من کارەبا بە نمونە بێنمەوە ئەگەر ئەوانە مەقسەدیان بیتن قەیران لە هەرێم نێلن منطقی نییە کارەبا 30 ساڵ درێژە بخانی وە گرانبوونی هەموو شتێکیش دەستی بەرپرسێکی بازرگانی لە پشتا. دەستەکانت خۆش بێ باوکی محەممەد بێگومان ساڵی هەتا نانێ بەندالت بکەن وشکە ساڵی هەموو ئێستا من جێم لە چەندین راپۆر بووە شەڕی جیهانی ئێستا مهددە بە ئاوی شیرینەوە فەرموانە چی دەکەن لە ئەوەی ئەو وڵا سپاس باوکی محەممەد هەم خەڵکی تر لە سەرێڵە هەم کۆمنتەکانیژە خوێنمەوە من سوپاسی جەنابە دەکەم بۆ پەیوەندێکت خۆشحاڵ بووم لە ساغ و سەلامەت بن. کاک عەلی مەحموود نووسیوێتی هۆکاری سەرەکی بێدەنگی خەڵک خۆیەتی سەلیم بەرزنجی ژەڵێ بنەماڵەی بارزانی و تاڵەبانی کە دەستیان گرتووە بەسەر سەروەت و سامانی ئەم وڵاتە. عەبدوڵڵا موتەڵیب بەڵێ هۆکارەکەی لاوازی خەڵکە خەڵک ڕازیە. دلاوەر عەلی نووسیوێتی خۆرەخکاری حزبی دەسەڵات. پەیمان مەحموودی ژەڵێ قەیران لە دوای قەیران هەر کاتێک حکوومەت پارێ هەبێ قەیران دروست دەکات. محەممەد عەلی ئەڵێ بێدەنگی حیزبەکانی تر وای کردووە پارتی وێچێتی گرانی دروست بکەن. دیوان کاروان ئەڵێ لەبەر ئەوەی بەنزیخانەکان بەشێکی زۆری هی بەرپرسەکانە. شان و بورهانی ژەڵێ هۆکاری سەرەکی بێدەنگی خەڵکو و بێوەفایی بەرپرسەکانە. سوهام کامیل ئەڵێ ساڵ بە ساڵ خۆزگەمان بەپار. منیرە عادل ئەڵێ هیچ هۆکارێک نییە تەنها بەدەنگی خەڵکە و هیچی تر مەبەستی بێدەنگی خەڵکە وان نووسراوە بەدەنگەوە.
ئاوات عەلی نووسیوێتی بەرپرسەکان خۆیان ئەم قەیرانەیان دروست کردووە بۆ ئەوەی کۆمپانیەکانیان قازانجی زیاتر بکەن. فعلەن خۆی جێگەی پرسیارە، یعنی هەموو وڵاتێک بازاڕی ڕەشی تێدایە، واتە ئەهلی و حکومیشی تێدایە. تەنها لە هەرێمی کوردستان بەنزیخانەی حکومیمان نییە. نازانم ئەڵەن جاران هەندێک بەنزیخانە هەبووە کە پێوترا بەنزیخانەی حکومی، بەڵام لە ئێستادا یعنی ئەمە بەڕاستی گرفتە تۆ هەموو ئەم بەنزین و سوتەمەنیە بخێتە ژێردەستی کەرتی تایبەتە حکومی پێوە بکە. ئەمە بارگرانیە بۆ سەر هاوڵاتیان. هاوڵاتی ناتوانێت نەوت لە کەرتی تایبەت بکڕێ. ئێستا لە عێراق بۆ نمونە ئەو عێراقی کە ئەمان زۆریان پێ خراپە، بەڵێ خراپە، لە زۆر ڕۆ خراپە، بەڵام لە هەندێک ڕۆ زۆر باشە. بنمونە ئێستا سوتەمەنی لە عێراق بە کارتە بە پیتاقەیە دێتە بەر دەرگای ماڵەکەت، یاخود خۆت ئەچی وەری ئەگری، ئەمە نەوت بە هەمان شێوە، بەنزین بە هەمان شێوە، گاز لە بەنزیخانە حکومیەکان بەردەوام هەیە. یعنی ئێستا قەیران لە کەرکووک دروست بووە بەهۆی خەڵک لە کوردستانەوە چێ لەوێ بەنزین وەرەگرێ. لە بەغدا ئەگەر دیقەت بدەن بەڕێزان لە بەنزیخانە حکومیەکاندا 2 سیارە 3 سیارە نەوەستاوە لە بەردەم مەزەخەی بەنزینەکانە. بۆ لەبەر ئەوەی کەرتی تایبەت نییە، ئەمە حکوومەتە، حکوومەتیش خۆی بە باوکی میلەت بزانێ، مەفروزە خزمەتکاری میلەت بێ، نەک میلەت بکە بە خزمەتکاری خۆی. ئەمە ئەوەش ئەچمۆ لای پەیوەندەکان کاک ڕێبوار لە عەربەتەوە وەرەگرم. کاک ڕێبوار عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا. کاک ڕێبوار گیان تەلەڤیزۆنەکەت بێدەنکەی لە تەلەفۆنەوە گوێم لێ بگری، سوپاس دەکەم. زۆر سپاس محەممەد جان. وڵات بە نسبەت بە قەیرانی ئەم سوتەمەنیە و ئێمە ڕاستەکەی بۆ تەنوەکاری گەڕێنینەوە. بەڵێ باشە، دەنگی تەلەڤیزۆنەکەت کەس بکردە باشتر لە من حاڵیە بووی، یان من لە تۆ باشتر حاڵیە بووم. ئێمە ڕاستەکەی وەکاری گرانبوونی ئەم سوتەمەنیانە زۆربەی کۆمەڵی خەڵکی هەڵپەرست هەیە کەوا لەگەڵ حکومەتا شەریک بوونەتەوە لە کۆمپانیا و لە کۆگاکانە. ئێمە یعنی بە چاوکراوەی سەیری ئەم کۆمەڵگە بکەین، یعنی تەنها لە سەدا چینێکی ئەوە نییە کە بتوانێت لەنا بازرگانیکردنا ئیشکات، بەڵام ئەو چینەکەی تقریبا لە سەدا حەتای خەڵکەکە لە گرێبەست و لە شیرینی و لە کەسابەتا لەگەڵ حکومەتە. یعنی ئەمە من وا هەستەکەم چنێک حکومەت لە ناو کێشەی سوتەمەنیای خەڵکی بازرگانی ئەو هەلا خۆستنەوەی نا، یعنی سێرەکەی لە وڵاتانە پێشکەوتەکانە شتێکە گرانەکرێ. من ینی لە وڵاتانە وتەکان شتێکە گرانەکە خەڵک بایکۆت دەکات لەسەر و شتێکە بۆ نمونە کە گرانە بێ نایکرێ، بەڵام مە حتا گرانی بێ هەر بەرەو پێش ئەچی. ینی بەڕاستی ئەمە هۆکارەکە بۆ گەڕێنمەوە حکومەت بەشێکە لە کێشەکان، بەڵام خەڵکی هاوڵاتیش کۆت بەدەیان خەڵکێ بازرگانیەکە لە ئەم سوورەمە سوتەمەنیە، ینی لەبەرەوەی کە قازات سوودبە نەبێ لە شتەکەی خۆیان ئەوی زیاتر هۆکارە بۆ گرانبوونی شتەکە. هیوادارم ئەمە ینی تیشێکی بخرێتە سەر و سپاسی بەڕێستانەکەم. دەستەکانە خۆش بێ. زۆر سپاس کاک ڕێبوار گیان، سەرکەوتوو بی ئینشاڵڵا. چمەلای کاک هەنگاو لە چۆمانەوە. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. لاوڕێزم بۆ جەناب و هەموو کارمەندان و بینەران. سەلامی خوا لە جەنابەت کاک چۆمان. کاک هەنگاو تەواوی ستافی پێیامی پیرۆز ئەزیزەکەم. سەبارەت بە گرانبوونی پێ لە پشتە دەسەڵاتی لە پشتە. بەڵێ دەسەڵاتی لە پشتە. بەڵێ ئەم ڕژێمە ڕژێمی داپلۆسێنەر، ڕژێمی سەرمایەدار هەر هەمووی لەبەر دەستی خۆیدا. بەڵێ دەستی لە گەروی خەڵکاناوە، خەڵک بێبەش کراوە، لە ژیان بێبەش کراوە. ئەو سەرمایەدارەی کە لەبەر دەستیانسی لە پێناو بەرژەوەندی بنەماڵەکانی و لە پێناو بەرژەوەندی خۆی بەکاربیینی ئەزدایەتی و چەندین هێزی سەرداری بەکرێ گرتووە بەو پارێوە لە پێناو سەرکوبکردنی خەڵکی ناڕازی کوردستان. بەڵێ بڕۆ لە هەڵبژاردنە ئێستا ترسیان پێکەوتووە. ئەوە نەتەوەیە گرتوەکان ڕای ئەگەیەنێن کە داوا لە خەڵکی هەرێمی کوردستان و عێراق دەکەن کایە هاوڵاتیان ئێوە بەرپرسیارن، ئێوە مەسئولیەتان لەمدا، ئێوە ئەرکێک و قورسان لەسەرشانە ئەمڕۆکە کەچونە ناو گەندەڵ و قەیران وەرن لەڕێی هەڵبژاردنە بیگۆڕن ئەم گەندەڵکارانە.
نەتەوە یە کشوەکان کە دێت بەهانای ئەو خەڵکەوە هاوڵاتی بچۆ لە بنکەکانی کۆمسیۆنە ئێستا چەندین کاسی نوێ ئەو گەنجانەی کە تازە پێگەیشتون لە دانکۆکان سەرانیان گەڕاوەتەوە بڵێن شەشیان تەواو کردووە و کە گەنجان تازە پێگەیشتون کارتەکانیان لە بنکەکانی بچۆن بێننەوە کاتی ئازادیە کاتی نەمانی جەنگەڵە دەستیان لە گەڕوونەوە لێناگەڕێن هیچ هاوڵاتیەک گیانی وەک هەرێما بسوورێت هاوڵاتی ئەگەر خۆت بە پرسیار ئەزانی کە ئەکت لە سەمرا بتۆ ڕۆژی دەنگدان دەنگ بدە بە نووسی دادگەری بۆ ئەوەی لە کۆڵ جەندەفکاران و سەرمایەداران بدیەوە ببینە چه خەیرانێکیان بەسەداهێنان ئێستا بەو پارەی کە چەندین ساڵە پاشەکەوتیان کردێ لە مستەخۆر کە ئەم ژێرزەمینانیان پڕی پارەیە ئەمڕۆ دێنین دەنگەکڕن دڵنیا بە وردە وردە پارەکان دێن نەدەر لەولا مەجموعە پارەیەک دەگەنەوی دەنگ کۆکەوە ئەیانەوێ بەم شێوازە دیستان دێنەوە دەستەکانت خۆش بێ پارەیەکی هەڵمەقەڵەتێن زۆر سپاس کاک هەنگاوجان دەستی تۆش خۆش بێ سپاس بۆ پەیوەندەکەت ئەچمە لای باوکی عەبدوڵڵا لە شاری هەولێرەوە. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. كاي محمد جان دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەین. زۆر سپاس دەکەم باوکی عەبدوڵڵا خوا لێ ڕازی. والله هۆکارەکانی پشت گرانبوونی سوتەمەنی دیارە ینی یەکەم حەقەتەوەی گرانبوونی بۆ سێ عالەمیەوە شتەکە دیارە ڕوونە ئەم جارە بەرپرسانیش بە ژێماندا دەدەن دەزانین بەڵام خەڵکانی هەلپەرستی شوێ کاک محمود باش بەڵام پلان چییە کاتێکە کاڵایەک یان بە تایبەتی سوتەمەنی کە شتێکی پێویستە کە گران دەبی پلان چیە لۆی کە ئەتوو ئیستیقلالی بازاری خۆت بکەیت چێ بەرپرسە چێ ساحێبە تا خەزانە بەڵێ باوکی عەبدوڵڵا سەوتی خراپە سەرەتا زۆر باش بوو ئێستا زۆر خراپە سەوتی ئەگەر سپاس باوکی عەبدوڵڵا ئەچمە لای باوکی ئەلەند لە سلێمانیەوە. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. الله لە خۆش لە دینەرانی براکەم. سڵاوی خوا لە جەنابەت باوکی ئەلەند. واسەکەم من چاوینی وڵا کاک محمود کەوارە بەم بانزینە بەڕاستی ئەسوودەمەنی هەرزیانە بێزگرانە تێگەی کاکە من قەدیش شتێگە بینێتەوە کۆمپانیا بەڕاستی بیست کاتی وڵاتی بردو بەڕێوە تۆ دوو کۆمپانیا یانێ وڵاتی بەرن بەڕێوە بەڕاستی خراپتری شەبێ بەزن بەڕاستەوەم لەوە چێ برێ هەرزانش ئێستا بۆ نمونە بابێ بە 1500 ئەوم خەڵکار باکی نییە وڵی برا بە 2000 ئێستا لێک لتر بفرۆشن یە کەس باکی پێی نییە مانە خەڵک زیاتر تێ کات و بانکی سەرفەکە ئەوە نیە چوارکەس دێنە سەر جادا بەڕاستی مانێ بگرن شتێ بکەن. بەڵێ واتە تۆ هۆکارەکە بە خەڵک خۆیە زانیانێڵی خەڵک کە نایەتەوە جواب لەسەر ئەمە بەڵێ زۆرە هەڵوێز نییە هەم فەرمەتاوە بوو بە شەژنان بوو بە 1000 وایە پێم وابێ تۆ بە دیسانێک هەموو شتێک گرانە بەڕاستی کاک گرانیە باوشی ئەلەند بێهینە ناتوانێت بێتە سەر جادە بەڕاستی وایە باوشی ئەلەند نازانم وڵاتی ئەڵڵاهو عەلەم جەزائیرە یان تونسە تەنها چەند دینارێک یاخود دۆلارێک چووە سەر نرخی بنزینیان هەمویان مانیان گرت سیارەکانیان لە ناوڕاستی جادە کوژانەوە بۆ ماوەی چەند سەعاتێک وایان لە حکوومەت کرد ناچار بوو بڕیار بدا بە جێڕانەوەی نرخەکەی بۆ نرخی پێشووتر. یعنی ئێمە بۆ نمونە مانگرتنێک لەو شێوازە لە شەقامەکان خراپ نابێ بە تەسەووری ئێمە. بەڵە زۆر ڕاستمی مەختەمە باشە بۆ لە کەرگوکاگە بە 450 وەرە تۆ بازین خۆت بێ خاکی خۆت بێ خۆت بیپاڵێ بینێری بۆ بەکا کابرا یا بە هاوڵاتیەکانی خۆی بە 450 بۆ بێدیاتەوە بە من مانای وڵی شوێنی وایە بەخواڵە لە 200 مەتری فەرق ئاخر باوشی ئەلەند حکومەتی عێراقیە کاکە بۆ حکومەتی عێراقی من نەچینەوە دەست حکومەتی عێراقی چاکتر باشتر ڕێک و بێکتر من قەنەعاتم وایە ڕێزم ئێمە هەر گاڵتە پێکردنە بابەجان دەوڵەتی کوردی چی حکومەتی کوردی چی و من حکومەتی کوردی بۆ چێکە بم چۆسێنێتەوانێ و مانای تاڵاو کا بە قورمە کاکە نامەوێ بەڕاستی بەنازە بووە لە حکومەتی عێراقی زۆر چاکتر و باشتر و بەڕاستی من شخصی خۆمەوە هەردەنگیشان پێ بم تێگەی کاکە منەمانم ناوان بەڕاستی وە بودم خەڵک کەوتە بینە کاکای بەس وەڵی هیچ کەسی هەڵوێستی نییە مانای نەهاتە سەر جادە ڕاناپەڕێ ئیشێ ناگەن سێ ناگا من نازانم خەڵکە
چاوەڕێی تێگا بەڕاستی دەستەکانت خۆش بێ باوکی ئەلەن سوپاس دەکەین سوپاسیش بۆ پەیوەندیەکەت ئەچمە لای باوکی هەردەم لە کۆیەوە السلام عليكم. عليك السلام ورحمة الله. كاك محمود جان ويرد باش. همو كاتت باش باوشي هردم براي جان سباس. سلامة زلامن إبادار وكوزك رقم تبدأ تسمى زور لبرنامج كان التلفون مكردوها فيون ديك الزهات اللي عمنا ذاك هو فوق اللي هيك بجاتر مزار مزاي. لا خدمتها فرمو. والله من وكاركاني جرام بوني سلطاني بود جرما همو بس استكان ساوسنوكن يعني لو ذكرن دوشت بنداية شاندس كلو ملة الرسول ده. بله. إن شاء الله حكومة الكردية عندنا ما سكنا قوم دركوت كل دولة دارين نية. يعني جولة كحكومة بكا كبيدينا لا أنا باشتري بخواي باشتري بريودة. واضحة. يعني قيمة ما هو راضي كان محمود يعني جولة كحكومة بكا لو يشتي فاتي باشتري. ها كوتاي بهاتوا. يعني أنا بس لو تقرأ دينار اليوم اللي تبته بخاص النوى. إيه قاضي ده شو من لتانا وأنا جوز مني من لتن. كلنا نوذا بنيكش كنا كنانا. جوانا. يعني ما قلنيها أمل 2007 في مرنا بتوبال ذكرم أو طال بربري أو بجارتنا ولا نود دعوة ذكر. كل الأخرى أرجال ما بعث يمكن نود ذكر. والله درو ذكر والله درو ذكر. بله. براسي يوم اللي تاكل رافريني هي بلام جاري نازم كاتما ونازم شيعي دەست خۆش سوپاس دەکەم باوکی هەردەم دەستەکانت خۆش بێ بۆ پەیوەندیەکە سوپاس تێبینیەکانت جوانن ئەچمە لای باوکی ئەیمەن لە کفریەوە السلام عليكم وعليك السلام ورحمة الله وبركاته سلامتي برام سوپاس والله من رخنيكم لا برادرانی ئۆپۆزسیۆن بە تایبەتیە گوتو کۆمەڵ و نەوەی نوێ بەحساب کە بزوتەوەی گۆڕانی شەر ئۆپۆزسیۆن بەڵام بەداخەوە کەوا پۆست و پلە و پارە و پارە و کۆمەڵێک مەنسەب بەرچاوی تاریک کردن حاڵ حاضر لە دەسەڵاتانە و هیچ ینی ئەوە وای کردووەکەوە ڕخنە لە هیچ شتێک نەگرن لەبەر مەسلحەت و شتێک بێ خۆیان بەڵێ بەڵام ئەوەی کەوا گرنگەوەی وڵە خەرک گلەیریەکە بە تایبەتی کۆمەڵ و یەکگرتوو بە تایبەتی تر کۆمەڵ ئەوە ینی لە هەموو کات و ساتەکانە هەڵوێستی جدیان بووە هیچ لەوانە ینی من ئەگەر حکومەتێکە بەدڵ نەبێ حەقت هین بکەیت بایکۆتی ئەو حکومەتە بکەیت بە ئەنتان پەرلەمان لە وەزیرت هەر ینی تەنانەت بەڕێبەرێکی ئاساییتیش کە لە خواری خوارەوە بێ حەقە بچێتەوە ماڵ ڕاستە ینی ئەمە ئەو شتانە لێکە دێنەوەکەوە حکومەت ئەمانەی بۆ بکرێت یا دەسەڵات ئەم شتانە ئەم ئەنگاوانە جێبەجێ بکەیت دەسەڵات بێباکانە خۆی دەسەڵات هەموو بچووکەکانی دەسەڵات هەیەتە ڕێوە بەڵام پێویستە کرد ینی بە تایبەتی کۆمەڵ و یەکگرتوو کە حاڵ حاضر خەڵک بە معارەزە یان ناسێنیە لە هەموو کات و ساتێکە ینی بچووکتریشت حکومەتیان بایکۆت بکردایە پەرلەمانیان بایکۆت بچووکترین دەسەڵات کە لە خوارەوە بەڕێوەبەری پەروەردەیەکە ناحەیەکە ژیان بێ هەڵایە جاو کاتە بزانە وەزعەکە وەک دیسە بوو یان ئەمە یەک دوو وەکاری گرانبوونی گشتەمەنی هیچ گومانی تیانە هیچ گومانی تیانی ینی ناتوانانی سێ دوی بکەیت و مناقەشە لەسەر بکەیت دەسەڵات خۆیەتی حاڵ حاضر دەنگۆی ئەوە هەیە هەموو ئەو بەنزیخانە ئەهلیانەی کەوا لەسەر شەقامەکان و سەر کۆڵانەکان و سەر ڕێگشتەکان لە لاچەکانی گەرمیان لە مەتیقەی سلێمانی هەمووانەدا بخرێن لە جیاتی ئەوانە چەند بەنزیخانەیە 50 بەنزیخانەیە 25 بەنزیخانەیە 30 بەنزیخانەیە بهێنن جێگەی ئەمانە بگرێتەوە بۆ حکومەت خۆی ڕاستەخۆ سەرپەرشتیان بکە خۆی ڕاستەوخۆ باج و دەرامەت و نازام کۆمەڵە شت لە بابەتە بخاتە سەریان بۆی کەوا هەموو خێروبێرەکان بچێتە ژێر دەستی خۆی جا بۆیە حکومەت خۆی هۆکاری سەرەکیە لە گرانبوونی ئەم سوتەمەنیە چ گاز بێت چ بەنزین بێت چ نەوت بێت ینی من سەیرم لێ دێ ئەو بچووکترین شت ئێمە دوێنێ کە موچە ئەعلانەکرێ ڕۆژی چوارشەمە ئەم وزارەتانە موچە وەرەگرن بەڵام وتەبێژی حکومەت زۆر بێباکانە دێتە سەر شاشە و بڵێ بەپی سویلا ئەمە گاڵتەکردنە بە خەڵک بەڵام خەڵک لەگەر ڕێزم بۆ ئەو بەشدار بووانە یا بۆ گۆگران و بیسەرانی بەڕێز خەڵک مستحقە زۆر لەوە زیاتری پێ بکرێ مستحقە زۆر لەوە خراپتری پێ بکرێ بۆ چونکە جارجار لە پندێکی خۆمانەیە کوردی کە کەسێک توش کێشەیەکە بێ ئەڵێ خۆت چەپڵەت بۆم ڕۆژە لێدا خۆت وەکارەکەی خۆت سەبەبەکەیت خۆت وەکات ئەم مەینەتی و بەدبەختی قوربەسەریانەی کە حاڵ حاضر توشت بووە لەم ڕۆژە دا بۆیە ئێمە
کەس بە کەمتەرخەم نازانی خەڵک خۆی سەبەبە من شخصی خۆم هیچ گلەیەکم لە حکومەت نییە هیچ گلەیەکم لە دام دەستگا و فەرمانڕەوایەتی ئەم وڵاتە نیە بۆ چونکە خەڵک خۆیەتی فەرم کاکە وەست سبەینە با هەڵبژاردن بکەی ئەگەر خەڵک لە ساڵانی پێشووتر و لە ساڵانی ڕابردوو خراپتری نەکرد ئەوە کاتە من و تۆ یەکترە بینن دوو کات دوو قسەی دەکەین یعنی خەڵکێک بۆ ئامادە بێ بۆ کارتی 5,000 کارتی 10,000 کۆمەڵێک شتێ ئەنجامی بدا ئیتر تو چیت دڵێک بەم خەڵکە خۆشەکەی دەستەکانە خۆش بێ سپاس دەکەم باوکی ئەیمەن لە کفریەوە کۆتا پەیوەندی کاک هاوکار لە سلێمانی وەرەگرم الو کاک هاوکار فەرموو الو گوێم لێتە کاک هاوکار کام محەممەد جان باشی گیانەکەم سپاس دەکەم وەڵی هۆکاری گرانبوونی سوتەمەنی باسی ئەوەیە گوێ لە خۆت مەگرە کاک هاوکار لە تەلەفۆنەوە گوێ لە خۆت بگرە بەڵێ وەڵی هۆکاری گرانبوونی سوتەمەنی هەمووی ئەگەڕێتەوە بۆ حکومەت باشە هەمووی ئەگەڕێتەوە بۆ حکومەت چارەسەر ئەوەیە کە لە کاتی دەنگدانەکان ئەم حکومەتە بڕوخێندێ بە دەنگدان وایە بەڵێ بە دەنگدان بڕوخێندرێت هەمویان لە کاتی دەنگدانەکاندا سەری حکومەت بشکێن دەنگ بە یەکێکە بە بەڵێ دەستەکان خۆش بێ وەڵی گلەیەکی شمەیە لە خزمەتتاین فەرموو کات بخەنە سەر ئەوانەی کە پەیوەندی ئەگەن کات ئەوە کات بەسەری بێت وایە ڕاست زۆر مەمنونتان لە خزمەتتاین سپاس بۆ تەلەفۆنەکەت کاک هاوکارجان سەرکەوتوبی بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتینە کۆتایی ئەڵقەیەم جارەی دوانگەی خەڵک سپاس بۆ هاوکارانم تا ئەڵقەیەکی تریان بەرنامەیە بەخوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرم السلام عليكم ورحمة الله وبركاته